ڕوو دەکەمە ئەو کوڕانەی کە دڵیان شکێنراوە حەزیان لە ئافرەتێک بووە نەیان هێڵاوە بۆیان ببێت. ڕوو دەکەمە ئەو خوشکە بەڕێزانەی کە حەزیان کردووە فڵان کەس مێردیان بێ بەڵام عورف و عادەتی عەشایری نەیەڵاوە. پێتان دەڵێم زانایان هەندێکیان هەبوونە هەژار بوونە فەقیر بوونە. ئێمە کوڕی عەشایرین بەڵام کاتێک کەسێک غەڵەتی کرد دەڵێن غەڵەتی. کاتێ بەلای گۆشتە ئەڕۆشتن لە بازاڕە گۆشتیانە برژاند پارەیان پێ نەبوو گۆشتەکە بخۆن. زانای گەورە دەیفەرموو ئەی گۆشت بەخوا حەزم لە تۆیە بەس پارە پێ نییە بتخۆم مەوعیدی من ئینشەڵڵا لەگەڵ تۆ بەهەشتە لە بەهەشتە تخۆم ئینشەڵڵا چونکە بەخوا پارەم پێ نییە بتخۆم. منیش دەڵێم ئەو کەسانی کە دڵیان شکێنراوە ئینشەڵڵا ئەگەر هەردوو لاتان بەهەشتی بن مەوعیدی ئێوە بەهەشتە. لەوێ ئەوەی حەزت لێبی ئەوە هەیە نەک عورف و عادەتی عەشایری. ئەوەی حەزت لێبی ئەوەیە بۆ تۆ. بەداخەوە هەنێک گەنجە بینم بەگریانەوە ئەڵێ حەزم لە فڵان کەس بۆ نەیانێڵاوە بیهێنم یا شووی پێ بکەم. منیش دەڵێم سەبر بگرە ئینشەڵڵا لە بەهەشتا بە یەک دەگەن. لەوێ عورف و عادەت نییە. حەزت لە چی بێ ئەوە هەیە. بۆی ڕوو دەکەمە هەموو باوکێکی دڵسۆز هەموو برایەکە باوکی مردووە بۆتە وەلی ئەمری کچەکان با لە خوا بترسن دڵی کچەکانتان مەئێشێنن دڵیان مەشکێنن حەزیان بە کەسێکە هاتۆتە داوای دای لە دەرگاکەی تۆی بە پیاو زانیوە بە دڵێتی ئەڵێ باوە شووی پێ یەکەم کاکە شووی پێ یەکەم دڵی مەشکێنە ئەزانی کەسێکی باشە با خزمی تۆ نەبێ با بێگانە بێ